چی بووە؟ پاشا چێتی؟ پاشا نەخۆش کەوتووە. پاشا نەخۆش کەوتووە؟ ئێوە بەچ دیتانە؟ خوایە پاشای چی دێنێ؟ خوایە چی دێنێ؟ بەبزەم. پاشا نەخۆشە. هەڵۆ! هەڵۆ! هەڵۆ لەکوێی؟ فەرموو قوربان ئەمریکا. بەڵێ قوربانی چی بە پێی ناوەکە وایە هەڵۆ ئەبوو کە باڵم کردیتە بە 1 سانە بگەشتای تێرە بەڵام دوای 2 سەعات بۆ مەگەی ئەمریکا قوربان. پاشا نەخۆشە. چی؟ جۆ بگرە لە 5 دقیقە ئەبێ ڕاکەی دکتۆر فەریدم بۆ بگەینتە ئێرە. شڵا چاکە بێ دوعای خێری بۆ. چوار خولێکمەوە دەڕاکە. باشە بەسەر چاو قوربان. پاپی بڵێ پاشا چا بێتەوە؟ چاکە بێتەوە کوڕی من خوا گەورەی ئینشەڵا. پاپی تەلەفۆنێ بۆ دایکم بکەم. نەکەی ئەمان نەکەی تەلەفۆن بۆ دایکێ بکەی ئەو لە ئەنتاڵیایە با جەوی لێ تێک نەچێت ئێستا بزانێ پاشا نەخۆشە بەخوای زت جەڵدە لێ خوای پاشای چی دەنێ. کاکا تۆ لۆ لە من ناگەی برام کوڕە برام ئەمن بەس ئەو مانگەی سەد نەخۆشم نارتەکنێت و کەمە سەد نەخۆش کاکە ئەدی کو برامە لەگە ئەو لاژ اتفاقم کرد ئەوان زیاد دەکەن ئەگە زیاد نەکەی بەخوا یەک نەخۆشم نانێرمەکردنی ناوەڵڵا ئەوزە کەیفی خۆتە فکری خۆت بکە و جوابم بدەوە. کا دووریژە مەرحەبا. دوای قسەت لەگە دەکەم و جارە میوانمێ دەیق فکرکەوە جوابم بدەوە. کاکە محەممەد بەخێر بی. ژکات و تۆژیان بە قوربانە بم فرای کوڕەکەم کە خەریکی ئەمرێ. قەندۆ ئەرە بەخوا زۆر هیلاکە. کوڕە کاکە ئیزعافەکەت بگرت با بەدینە. بە قوربانیم دکتۆر جان با بدەم و دەستەی ئیزعافم لەکوێ بۆ پێیا کرێ. لا حول ولا قوة إلا بالله. هەست لە بابڕۆ. سلام علیکم. وعلیکم دکتۆر جان چۆنی؟ باشی کاکە بە قوربانم فریاکەوە با بڕۆین. چیەوە؟ کورە براداغا وەزی زۆر پەرێشانە. یعنی جەڵتە لێیدا لە کۆڵ منتیقی بووە؟ ئاگا لەدەم بێ قسە جوانکە. کاکە بە قوربانی بم بۆ کوێ بی من کوڕەکەم خەریکی ئەمرێ برای باوکم دکتۆر بە قادری خوا. ئەوە کوڕەکەی قەندۆ زۆر نەخۆشە کوڕە فەقیرە کوڕە هەژارە شام بە قوڕەکانە هەلە ڕای ئەو خوایە دەچم بەس ئیلازش دەکەم و دێمە کورە پاشا نەخۆشە پاشا. پاشا نەخۆشە چۆن؟ نابی پاشا نەخۆش بی دەبی پاشا تەمەند درێژ بی نابی بلێ بشکۆخی